بەڵێزان تەوەری دووەمی بەرنامە گفتوگۆ دەکەین لە تەوەری دووەمدا بازەوە دەکەین کە زانکۆی گرمیان بە هاوبەشی چەند لایەنێکی دیکە پێنجەمین کۆنفرانسی بژانەوەی گەوهرە مێژووی و کەلتوریەکان لە زانکۆی گرمیان ڕێک دەخات. هەڵبەتە ئەم کۆنفرانسە چەند ئامانجێک لە خۆ دەگرێت کە بەشێک لە ئامانجەکان پاراستنی کەلەپورە واروەها با بڵین ناساندێکی وەکو شوێنی گەشتیاری واروەها ئەو یاسایانی کە پەیوەندیدارە. ئەمە جگەلەوەی کە کۆمەڵێک بابەتی گرنگ تایبەت بەم کۆنفرانسە یاخود ناوڕۆکی ئەم کۆنفرانسە جێی دەبێتەوە. تایبەت بم بابەتە زۆر بەڕێز مەبەست ئەلی بڕیاردەری کۆنفرانس ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کورسات نیوزمیانە کاک مەبەست سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. هەڵبەتە کۆنفرانسەکە لە کاتێکی تر ئەنجام دەدرێت بەڵام لە دوێنێەوە ڕاگەیەنرا و ئامادەکاریەکان دەستی پێ کردووە. بە شێوەیەکی گشتی کۆنفرانسەکە کەی دەست پێ دەکات و ئامانجی کۆنفرانسەکە چییە؟ بەیانی ئێوە بینەران و بیسەرانی کورسات باش. ئەم کۆنفرانسە پێنجەمی کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی زانکۆی گرمیانە بە هاوبەشی لەگەڵ زانکۆی بۆلۆنیا لە وڵاتی ئیتالیا و بەڕێوەبەرایەتی شوێنەوار و کەلەپوری گرمیان بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری گرمیان. ئەم کۆنفرانسە لە 27 و 28 پێنجی 2025 لە زانکۆی گرمیان بەڕێوە ئەچێت و لە چوارچێوەی پرۆژەیەکی هاوبەشی نێوان ئەم لایەنانەیە کە چەند چالاکی و کارێکی زانستی لەخۆ ئەگرێت. یەکێک لەو کار و چالاکیانە کە دووهەمین کار و چالاکی زانستی ئەم لایەنە هاوبەشانەیە پێکەوە لە 27 و 28 پێنج بەڕێوە ئەچێت. باشە ئامانجی کۆنفرانسەکە ئەو ناوەڕۆکانی هەڵبەتە چەند ناوەڕۆکێکی جیاواز لە خۆ دەگرێت لە ماوەی ئەو دوو ڕۆژەدا کە کاری لەسەر دەکرێت. دیارترینیان خۆی لە چیدا دەبینێتەوە و پەنجە دەکەنە سەر کام لایەنانەی پەیوەندیدار بە شوێنەوار و پاراستنی کەلەپور و هەندێک بابەتی دیکە. ئێمە دەزانین شوێنەوار و کەلەپور سامانێکی گرنگی نەتەوەییە و بەرجەستەکردنی ئەو یادەوەریانەیە کە کۆمەڵگا لە ڕابردووە دروستی کردووە و ڕنگدانەوەی مێژوو بەها و ناسنامەی نەتەوەی و بیرروباوەڕەکانی کۆمەڵگە و خەڵکە. پاراستنی شوێنەوار و کەلەپور ئەرکی هەموو لایەکە چ بە لایەنە پەیوەندیدارەکانەوە چ بە تاکی کۆمەڵگاوە. لە سۆنگەی گرنگی شوێنەوار و کەلەپورەوە زانکۆی گرمیان بە هاوبەشی ئەو لایەنانە بە گرنگمان زانی کە سەرنجێکی تایبەت بخەینە سەر پاراستنی شوێنەوارەکان و ئەو میکانیزمانی کە سەردەمین و گرنگن بۆ پاراستنی شوێنەوارەکان و لە هەمان کاتە چۆنیەتی بە گەشتیاریکردنی ئەم شوێنەواری و کەلەپوریانە بەیان بکرێ و بخرێتە ڕوو لە چوارچێوەی ئەو توێژینەوانەی کە پێشکەش ئەکرێ بۆ ئەم کۆنفرانسە. ئاگاداری هەموو لایەک هەیە کە گەشت و گوزاری کەلتوری یەکێکە لە هەرە باوترین ئەو جۆرانی گەشت و گوزار کە لە ئێستاە لە جیهانە گرنگی پێ ئەدرێ و بایەخی پێ ئەدرێت. بۆیە وڵاتی ئێمەش کە دەوڵەمەندە بە جۆرەها شوێنەوار و پاشماوی شوێنەواری و بەجێماوی شوێنەواری بۆیە قابلیەتی ئەوەی هەیە و ئەو بایەخ و گرنگی هەیە کە ئێمە ئاوڕێکی جدی لێ بدەینەوە هەوڵ بدەین لە ڕێگەی ئەو دەرەنجامی ئەو توێژینەوانەی کە لەم کۆنفرانسەیە دەخرێتە ڕوو بتوانین ئەو میکانیزمانە بخەینە ڕوو کە پێویستن بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ شوێنەوار و ئەو بەجێماوە شوێنەواریانی کە لە کوردستانە هەمانە. باشە هەڵبەتام کۆنفرانسە بە هاوبەشی چەند لایەنێکێک لەوانە کە با بڵین زانکۆیەکی دیکەی با بڵین لە دەروی کوردستان بەشداریە. گرنگی ئەم بابەتە ینی بەشداریکردنی زانکۆیەکی دیکە لە مەجای شوێنەوار و گرنگدان بە شوێنەوارەکان گرنگەکەی چۆن دەبینەوە لەم کۆنفرانسە؟ گرنگێکی یەجگار گەورەی هەیە چونکە لە ئەنجامی ئەو گفتوگۆیانەی کە ئێمە بۆ سازدانی ئەم کۆنفرانسە لە ماوەکانی ڕابردووە ئەنجاممان داوە لەگەڵ زانکۆی بۆڵۆنیا و ستافی ئەو زانکۆیەیە ئەو گفتوگۆیانە لە چوارچێوەی ئەو ڕێکارە سەردەمیانە ئەو ڕێکارە نوێیانن کە ئێستا لە دنیاە باوە و لە دنیاە کاری پێ ئەکرێت بۆ چۆنیەتی مامەڵەکردن و بە گەشتیاریکردنی شوێنەواری و کەلەپوریەکان. چەندەها
جۆری تەکنۆلۆژی گەورە، جۆری تەکنۆلۆژی باش ئێستا خراوەتە خزمەتی شوێنەوار و کەلەپورۆ بە مەبەستی سەرنجڕاکێشانی گەشتیار و گەیاندنی بە بینەرێکی فراوان. بۆیە ئێمە لە چوارچێوەی ئەم پرسە گرنگەیە هەوڵماندا زیاتر گرنگی بەم لایەنە بدەین و گرنگی بە دیجیتاڵیکردنی شوێنە شوێنەوارەکانمان بدەین، چونکە بە حەقەت ئەمە تا ڕادەیەک کاری زۆر کەمی لەسەرکراوە لە کوردستانە. بۆیە لە ئەو هەموو مەترسیانی کە ڕوبەڕووی شوێنەوار و کەلەپور بووەتەوە بە هەردوو جۆری سروشتی و مرۆییشەوە بە دیجیتاڵیکردن و سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیا، چ لە ڕووی پاراستنی شوێنە شوێنەوارەکانەوە و چ لە ڕووی بە گەشتیاریکردنی شوێنە شوێنەوارەکانەوە پێویستێکی گرنگ بووە. گرنگی هاتنی یان گرنگی بەشداریکردنی ئەم زانکۆیە لەو چوارچێوەیە خۆی بینێتەوە. باشە، هەڵبەتە ئەو تەوەرانی کە لە کۆنفرانسەکەدا خۆی دەبینێت وەکیانەوەیە کە لە مانگی پێنج کە کۆنفرانسەکە با بڵین بەڕێوە چوو، یەکێک لەو تەوەرانە ڕۆڵی با بڵین شوێنەوارە لە پەرەپێدانی گەشت و گوزارە و ئەم دوانە چۆن با بڵین دوانەیەکی لێکدانە بڕاو بێت و سەرنجی گەشتیاران ڕابکێشێ و هاوبەشیش هەیە لەگەڵ با بڵین دەستەی گەشت و گوزار یاخۆ گەشت و گوزار لە گەرمیان. دەکرێت بڵێ لە دوای ئەم کۆنفرانسە ئەو هەوڵانی کە لە پێشووتریشدا هەبووە هەنگاوێکی باشتر دەنێت و چۆن زیاتر کار لەسەر ئەمە کراوە لە کۆنفرانسەکەدا؟ ئێمە لەم کۆنفرانسەیە بە باشمان زانی کە دەستگا ئەکادیمیەکان و دەستگا ئەکادیمیەکانیش پێکەوە هەماهەنگ و هاوکاری یەکتری بین و بە سوودی چ پاراستنی شوێنە شوێنەوارەکان و چی بە گەشتیاریکردنی شوێنە شوێنەوارەکان بیهێڵینەوە. لە ڕاستیە گرنگی ئەم کاری پێکەوەیە و بە تایبەتی ئەو دەستگایانە کە لایەنی پەیوەندیدارن بە پەیوەندی ڕاستە خۆیان بە کۆنفرانسەکەەوە هەیە. ئێمە گفتوگۆمان زۆر کردووە لەبارەیەوە و ڕاستپاردەکانی کۆنفرانس ببێتە هۆکارێک بۆ چارەسەرکردنی کۆمەڵی کێشە و گیر و گرفت کە لە مەجای چ شوێنەواریەکەی و چ لە مەجای لایەنی گەشت و گوزاریەکەیشە هەمانە بتوانین سوودی لێ وەربگرین. باشە، هەڵبەتە لە ناوڕۆکی کۆنفرانسەکەدا یاخود یەکێک لە تەوەرەکانی کۆنفرانس گرنگیدانە بە پاراستنی با بڵین ناوچە شوێنەوارەکان. لێستاشدا لە کفری ئەوەی کە دەبیندی یاخود لە بەشێک ناوچەکانی گەرمیان و لە بەشێک ناوچەکانی هەرمی کوردستانیش بە شێوەیەکی گشتی ترس هەیە لەسەر لە ناوچوونی ئەم شوێنەوارانە. ئەم کۆنفرانسە چۆن پارێزگاری لەم بابەتە دەکات؟ بەحەقەت ئەو مەترسیانە کە ڕوبەڕووی شوێنەوار بوونەتەوە و ئەو بەجێماوە شوێنەواریانە بوونەتەوە مەترسیەکان زۆرن. مەترسی سروشتیمان هەیە وەک گۆڕانی کەشوهەوا، باران، لافاو، یان ئەم جۆرانێکە کاریگەری نێگەتیڤ و خراپیان لەسەر شوێنەوارەکان بەجێهێشتووە و مەترسی مرۆیشمان هەیە چ لە ڕێگەی شەڕ و وێرانکاریەکانەوە یاخود ئەو تاڵانیانەی کە ڕوبەڕووی شوێنەوارێ بێتەوە کە خۆشبەختانە تا ئەندازێکی باش ئێستا ئەم لایەنیان کەم بووەتەوە. بۆیە ئێمە لەم کۆنفرانسەیە لە ڕاستیە ئامانجمانە کە پارێزگاریەکی گەورە لە ئەو شوێنەوار و بەجێماوە شوێنەواریانە بکەین. ئەویش لە ڕێگەی بەلایانی کەمەوە بە دیجیتاڵیکردنی شوێنە شوێنەواریەکان، چونکە ئێستا لە سەردەمی پێشکەوتنی تەکنۆلۆژیایە لە ڕاستیا چ لە ڕێگەی زیرەکی دەستکرد یاخود ئەو ئامرازانەی دیکە کە ڕۆڵی سەرەکی ئەبینن لە پاراستنی شوێنە شوێنەواریەکانە ئێمە بتوانین سوودیان لێ وەربگرین و بەکاریان بێنین لە تۆمارکردن و بە دیجیتاڵیکردنی شوێنە شوێنەوارەکانە. ئەمە دوو ڕەهەندی هەیە. ڕەهەندێکیان دەتوانین شوێنە شوێنەوارەکانی خۆمان بهێڵینەوە بۆ نەوەکانی داهاتوو. لە ڕاستیە ئەگەر نەتوانین پارێزگاری لە لایەنە فیزیکیەکەی ئەو بەجێماوە شوێنەواری بکەین، بەلایانی کەمەوە لە ڕووی دیجیتاڵیەوە ئێمە دەتوانین بیپارێزین کە ئەمە خاڵێکی گرنگە بۆ زیندوو هێشتنەوە. لەلایەکی تریشەوە ئێمە ئەم لە ڕێگەی ئەم بە دیجیتاڵی کردنەوە شوێنە شوێنەواریەکانی خۆمان لە کوردستانە کە ناسنامەی نەتەوەی ئێمە نوشناسی ئێمە بەندە بەم شوێنە شوێنەواریانەوە دەتوانین بیبینە ناو بینەرێکی فراوانترەوە کە
تەنان لە دەرەوەی کوردستان چونکە لە ڕێگەی ئەم بە دیجیتاڵی کردنەوە خەڵکانێک لە هەر کوێیەکی ئەم جیهانەیە بن بەبێ ئەوەی هیچ کاریگەری بربەستە فیزیکی و سنوورە جوگرافیەکان لە بەردەمیا هەبێ دەتوانێت ئاشنایەتی بەرامبەر بە شوێنەوار و کەلەپوری ئێمە پەیدا بکە و لە هەمووی گرنگتر دەتوانین لەم ڕێگەوە سەرنجی گەشتیاری بیانیش بەلای خۆمانە ڕابکێشین و بتوانین ئەو شوێنەوارانە بکەین بە شوێنی گەشتیاری گرنگ. باشە هەڵبەت ئەمە پێنجەمین کۆنفرانسە جیاوازی ئەم کۆنفرانسە لەگەڵ کۆنفرانسەکانی دیکە لە چ بابەتێکە با بڵێن جێی سەرنجە و جێی دەکاتەوە. طبعا کۆنفرانس و چالاکی زانستی چی ناوخۆیی چی نێودەوڵەتی زۆر ئەنجام دراون و ئەمانە بایەخ هەمووی بایەخ و گرنگی خۆی هەیە لە پاراستنی بەتایبەتی ئەوانەی کە سەرنجیان لەسەر شوێنەوار و مێژوو کللتوری ئەم وڵاتەیە هەمووی بایەخ و گرنگی خۆی هەیە بەڵام ئەوەی کە ئەم کۆنفرانسە لە تەواوی کۆنفرانسەکانی دیکە جیا ئەکاتەوە ئێمە سەرنجی تەواوەتیمان بە تەنها لەسەر پاراستنی شوێنەوارەکان و بە گەشتیاریکردنی شوێنەوارەکانە و زائیدەن سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیا و لە زیرەکی دەستکرد لە پاراستنی شوێنەوارەکانە بۆیە ئەتوانم بڵێم تا ئێستا ئەمە یەکەمین کۆنفرانسەکە کار لەسەر دوانەیەکی تەواو پەیوەست بە یەکەوە بکات کە ئەویش شوێنەوار و گەشت و گوزارە لە ڕاستیە ئێمە وڵاتی ئێمە تا ڕادەیەک ئەتوانم بڵێم هەژارین لە ڕووی گەشت و گوزاری کللتوریەوە بۆیە ئەکرێت ئەم کۆنفرانسە و ڕاستپاردەکان و دەرەنجامەکانی ئەم کۆنفرانسە و لە ڕێگەی ئەو توێژینەوانەی کە پێشکەش ئەکرێ بۆ ئەم کۆنفرانسە ئێمە بتوانین کۆمەڵێک پێشنیار و ڕاستپاردە بخینە بەردەم لایەنە پەیوەندیدارەکان و ببێتە هۆگارێک بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گیر و گرفتانەی کە هەمانە لەو بوارەیە. باشە توێژینەوەکان هەڵبەتە کۆنفرانسەکە نێودەوڵەتیەت توێژینەوەکانیشی با بڵێن لەسەر ئاستی ناوخۆی و دەرەوەیە ئەو زانکۆیان ئەولایەنە پەیوەندیدارانی ئەوانیش توێژینەوەیان هەیە بێگومان ئەوانیش توێژینەوەیان ئەبێت و وڵاتانی دیکەش لە وڵاتی بەریتانیاوە توێژینەوەمان بۆ دێت لە ئیتالیاوە توێژینەوەمان بۆ دێت و چاوەڕوانین لە وڵاتەکانی دیکەوە چونکە ئێمە هەوڵمانداوە لە ڕێگەی ئەو پەیوەندیانی کە هەمانە بە تەنانەت دام و دەستگا فەرمیەکانی یان دام و دەستگا ئەکادمیەکانی وڵاتانی دیکەشەوە بتوانین سەرنجیان ڕابکێشین و توێژینەوەکانیان لێرە پێشکەش بکەن و ئەزمموی خۆیان بۆ ئێمە بەیانکەین تا بتوانین لەو ڕێگەیەوە سوودی لێوە بگرین و بێگومان توێژەرانی ناوخۆیش چاوەڕوانیان نەکەین کە بەشدارێکی کاریان لەم کۆنفرانسەیە هەبێت. باشە کاک مەبەست هەڵبەتە ئەوەی کە هەندێک کات لە دوا کۆنفرانسەکانەوە دەبێتە جێگەی گلەی ئەوەیە کە کۆنفرانس دەکرێت توێژنەوەی زۆر باشی تێدایە میوانی زۆر باشی تێدایە جاچژە سەر ئاستی ناوخۆی بێ یا لەسەر ئاستی دەرەوە بێت بەڵام ئەنجامی کۆنفرانسەکە ڕاستپاردەی کۆنفرانسەکان ئیشی لەسەر ناکرێت هەڵبەتە ئەم تێبینیە ئەم گلەیە لە یەکەمین کۆنفرانسە تا چوارەمین کۆنفرانسیژەیە لە پێنجەمین کۆنفرانس تا چۆن کار لەسەر ئەمە دەکەن. ئێمە بەرنامەیەکی تۆکمە و گرنگمان بۆ ئەم کۆنفرانسە تەبەن بەدەستخۆشیەوە بۆ هەموو ئەو لایەنانەی کە ماندوو بوون لەم کۆنفرانسەیە هەر لە سەرۆکایەتی زانکۆوە هەتاوەکو تەواوی ئەو ستافانەی کە ماندوو ئەبن لەم کۆنفرانسەیە ئێمە بوو ئەوەی کە ئەم کۆنفرانسە جێگەی خۆی بگرێت و بتوانێت کاریگەری هەبێت پلان و بەرنامەمان هەیە کە ینی هەنگاوی یەکەممان هێنانی ئەو لایەنانەیە کە معنین بە بابەتەکە یعنی ئەمە یەکێکە لەو خاڵانە کە ئێمە بە پێویستمان زانی بۆ ئەوەی ئەم کۆنفرانسە ببێتە هۆکارێک بۆ هاندانی لایەنە پەیوەندیدارەکان بەلایەنی کەمەوە و سوود لێبینینیان لە بەرنامەی کۆنفرانسا ئێمە تەواوی ئەو لایەنە ئەکادیمی و نا ئەکادیمیانەشی کە لە بواری شوێنەوار و کەلەپورە کار دەکەن بانگهێشتنامەیان بۆ دەنێرین بەشداریان پێ ئەەکەین و داواشیان لێ ئەەکەین کە بەشداری بن لەگەڵمانە بۆیە ئەم کۆنفرانسە هیوامان لەسەر هەڵچنیوە و بە گرنگیەوە لێ ئەڕوانین چونکە دواتر دەتوانین گەنگەشەیەکی گرنگی ئەم لایەنە بکەین لەگەڵ ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە چ لە بواری گەشت و گوزارە بێت یان لە بواری شوێنەوارە بێت
تاوەکو هەمومان پێکەوە بتوانین چارەسەری ئەم کۆنفرانسە و دەرەنجامەکانی ئەم کۆنفرانسە بکەین بە هۆکارێک بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گیرروگرفتانی کە لەم بوارەیە هەمانە. ومێ دەکەین زۆر سپاس بە بەڕێستان، سپاس بۆ مەبەست ئەلی بڕیاردەری کۆنفرانس کە ڕاستە خۆ لە ستۆدیۆ بیانی کورسانویست لەسەر کۆنفرانس زانیاری زیاتر خسەر و دووبارە سپاس بە بەڕێستان.